کە سوکاری کوژراوەکانی چەمچەماڵ کە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ لە ڕووداوێکی دڵتەزێندا لەلایەن زاوایەکیانەوە 5 کەسیان لێ کوژرا. داوای سزای لە سێدارەدان دەکەن بۆ بکوژەکە کە ئێستا لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە. کە سوکاری کوژراوەکان داوا دەکەن هەر لەو ماڵی تاوانەکەی لێ ئەنجام داوە بکوژەکە لە سێدارە بدرێت. ئەبێ عیدامی کەن. داواکارم ئەوەی لە شوێنی یەکەمە کە عیبادەی کردووە عیدامی کەن. قسەم هەر ئەوە نەیە. کە سوکاری قوربانیەکانن هاتوونەتە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان داوا دەکەن سزای لە سێدارەدان بۆ بکوژەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە پاساوی ڕاگررتنی ئەو سزایە بکوژەکە نەخرێتە زیندانەوە. 5 ئەندامی خێزانەکەمان شەهید کران و 3 ئەندامی دیکەمان بریندارە. یەکێک لە بریندارەکان تا ئێستا بێهۆشە و داواکارین لە سزای سێدارەدان بەسەر ئەم تاوانبارە لە شوێنی ئەنجامدانی تاوانەکە جێبەجێ بکرێت، بە زووترین کات جێبەجێکردن بکرێت لە دادگای لێکۆڵینەوەی چەمچەماڵ، بە زووترین کات لێکۆڵینەوەی ورد و لە کەیسەکە بکرێت و ڕەوانەی دادگای تاوانەکانی سلێمانی بکرێت. ئەوانش بە زووترین کات ڕەوانەی دادگای تەمیزی بکەن لە هەولێر بۆ جێبەجێکردن. ئەم تاوانبارە 3 قەتڵیکەیشی لەسرە ئێستا گیراوە بەگرتن و بە حکومدان ئێمە ڕازی نین بەوە. ئەم پیاوە 8 قەتڵی لەسرە. ئێمە داواکەین ئەم پیاوە لە ناو بەرن، لە ناوی نەبن لەوانێشتی خراپترمانە بێ و ڕەدیشمانە بێ. ئێمەش خەڵکێکین و حەقی خۆمانە ڕەدمان هەبێ بۆ ئەو. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەهۆی جێبەجێ نەکردنی سزای لە سێدارەدان و داڵدەدانی تۆمەتباران تاوانەکانی کوشتن تا دێت زیاتر دەبێت و پێویستە کار بکرێت بۆ سەباندنی سزای لە سێدارەدان. خەڵکی دەسەڵاتدار بۆ نمونە کەسێکی دەسەڵاتداری لە پژ نەبێ ئەگەر بێباک نەبێ لەو کارێکە کردوێتی ئەگەر مەترسی هەبووە ئەگەر لێ پێچینەوە بێ ئەگەر دادگا بێلانی خۆی بەڕاستی بسەلمێنێ ئەوە بە جۆرێک لە جۆرەکان تاوان کەمە بێتەوە بەداخە و خەریکەم حاڵەتانە لە حاڵەتەوە بێتە دیاردا. ئەگەر داڵدەدان نەبێ ئەگەر بکەری هەر تاوانێک بە سزای خۆی بگات سزای خۆی لەسەر جێبەجێ بکرێ بەداخەوە لە چەند مانگی ڕابردوودا لەسەر کۆمنتێک بۆ نمونە چەند کەس کوژراوە ئێستا داڵدەدانەیە و لەگەڵ ئەوەشدا هەبووە لە شوێنێکی ڕسمیە لە فەرمانگەیەکە قەتڵی کردووە بۆ نیو کاتژمێریش بە پشتدەستوری بە مەسئولێک و کاربەدەستێک و دەسەڵاتدارێک نەگیراوە. خۆی لە خۆیدا ئەم داڵدەدانە هۆکارە بۆ ئەوەی کە بەردەوام تاوان لە کشانە بێت تاوان لە زیادبوو نابێت. ماوەی چەندین ساڵە سزای لە سێدارەدان ڕاگیراوە و بەسەر تاوانباراندا جێبەجێ ناکرێت کە سوکاری قوربانیەکانی چەمچەماڵیش تەنها داوای جێبەجێکردنی ئەو سزایە دەکەن و دەڵێن ئەگەر داواکاریەکەیان جێبەجێ نەکرێت ڕێکاری دیکە دەگرنە بەر. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.